باوەڕەکەی بانگەوازمان نەکرۆ باوەڕەکەی بە کەسمان نەوتووە خەڵکەکە خۆی هات باوەڕکە عەفەوی بووە یعنی بڕۆ سێ سەردا ئیشەکەمان کە لە ئێستاوە هەر ئەم 5 ڕۆژە خەڵک خۆی هاتووە ئەوە ئەخلاق و قیەمی کورد دەرەخە ئەوە دڵسۆزی ئەو میلەتە دەرەخوا بەرامبەر میلەتان ئەوە بە دینی و بە زەمیر و ویژدانی و بەڕەحمی ئەو ئەم میلەتەیە ئەمە سیمای جوانی ئەم میلەتەیە ئەمە ئەم خەڵکێکی تر کە بە نەوعێکی تر کورد بە وێناەکە وانە ئەوانی کە لەم وڵاتە دێن لەش فرۆشیەکەن هیچ عیلاقی بە وڵاتەوە نییە ئەمە کوڕی ئەم وڵاتێ ئەمەش کچی ئەم وڵاتەیە کە گواری خۆی لێکاتەوە ملوانکەی خۆی ئەهێنێ ئەڵلقەی پەنجەی خۆی ئەهێنێ ئەوە ئەساگەر ئەوەن دەنیشە طبیعی باکامی بێت یعنی ئەوە ئاڵتونە ئاگە لێ ینی ئەوە بازنگی خۆی هێنا و دێدی بەس ئەوم هەیە بۆ نمونە چەند ئەڵلقەی تایە ئەوە ئەڵلقەیە ئەوەیان 5-6 ئەڵلقەی تایە ینی ئەڵێ وەڵڵای بەس ئەوڵقەی بوو کێنێتیم هەیە تو تۆ لۆزات ستێوانی جەبا من ئەو دەرفەتە بکۆزمەوە کاک حاجی کاریگەرتنی چیرۆکە لە ماوەیەدا ئەو کەسانێکەوە هاوکاریەکانیان هێناوە بوو لای بەڕێستان چی بووە؟ وڵاهی یەکێ لەوانە کە گواری مناڵەکەی هێنابوو وتی مناڵەکەم خەوی لێکەوت بوو لە گوێی کردبووە ئەو کە هەستا بوو تویکان توی پشی لە خواردێتی هیچیانەبوو ئەو ڕۆژە نوێژی بەیانی بوو یەکێ ناوی بۆ منات وەست بۆم نادۆزرێتەوە ناوەکە یعنی بەنووسی نووسی بووی پیاوەکەی لە مزگەوت هاتووە نوێژی بەیانی هاتەوە وتی بە خێزانتم ئافرەت ئێمە هیچمان نەکرێت چی بکەین ینی ئەبێ شتێ بکەین چکە معقول نیە و خەڵکی غەزا ئەمرێ ئەویش نە پارەمان نەبوو بێن تۆ پارەش نەبوو بێن بەس ئەو ملوانکەی هەیە بۆ کە زۆر خۆشەویست بۆ دایکی بەهدیەدا پێی ملوانکەی هێناوە ئیترەوە ئەو خەڵکە الحەمدولله خەڵکێکی دیندارە ئەبێتە خێر و بەرەکەت بۆم کوردستان ئینشاءڵڵا